سڵاوێوارتان باش بانگیشە فەرمێت. ئێوارەتان باش، خۆشحاڵین کە لێرە بەیەکەوە بە دیداری یەکتر شاد بووین لە کۆڕ و مەراسیمی ناساندنی ڕێکخراوی دیدگای ڕۆشنبیری. دیدگای ڕۆشنبیری وەکو ڕێکخراوێکی کۆمەڵگای مەدەنی هاتە گۆڕەپانی پەرەپێدانی پەروەردە و ئاوێتەکردنی لەگەڵ زانست و ئەزموون و شارەزایی و لێهاتوویە پیشەیەکانمان کە زۆر گرنگە پەروەردە، ئیتیک، ئەخلاق ئاوێتە بێ لەگەڵ زانست و زانیاریدا بۆی بتوانین بە جوانترین شێوە سوود لەو زانست و زانیاری و ئەزموونەی کە لە ژیاندا دەستمان دەکەوێت وەربگرین